سلاوتان لێبازدان خۆشەویستان بەخێر بنەوە بە ڤیدیۆکردنی ڤیدیۆ ئەم جارمە فێرکاریە چۆنیتی داوەزانی ئەو یارانەی کە لە پلەیستۆری بە پارەن و گرانن بە فریدایان ببەزێن چۆن بتوانین ئەو یارانە دابەزین وەکو یاریکەی بولی ئێستا بولی ئەگە دەبینن 6.99 سنت 6 دلار 99 سنت کە دەکاتە 7 دلار ئێستا دەتوانن لە ڕێگەی بەرنامەی ئەپتۆیدەوە لینکەکەیشتان بە لێ دیسکریپشن دادنێم دەتوانین یاریەکان دابەزێنن بە خۆڕایی هەروەک دەبینن ئێستا دەنووسین بولی جێگای متمانەیە بەرنامەکە خۆم زۆر یاریم پێ داوڵۆد کردووە یاری بولی ئێستا کە داوڵۆد دەکەیت هەروەک دەبینن دەتوانین داوڵۆدی بکەیت بەڵام جاروبار کێشی تێدەکەوێت لەوانەیە یاریەکە لە کاتی داوڵۆددا کاتێکی نستۆڵ بوو هیچ کێشێکی نەبێت جاروبار لە کاتی داوڵۆددا شەکرێک دەکات یان گلیچێک دەکات دەبێت بەرنامەکە جاری وایە دووسێ جار لە داوڵۆد دەیدەیتەوە تاکە ئیشکات بەڵام کەمەوە شتێ بەسەر دێت خۆم زۆر بەسەرم نهاتووە یەک دوو جارێک بەسەرم هات ئەویش شتێکی وانە بە زوو چارە بوو هەروەک ئێستا یاریەکانی GTA سان ئەندرێس کە خۆتان زان چەند گرانە GTA سان ئەندرێس خۆم بەو بەرنامەیە داوڵۆدم کردووە GTA سان ئەندرێسم هەیە ئێستا هەروەک دەبینن خۆی نرخی GTA سان ئەندرێسش بە 7 دلارە بە فری دەتوانیت لەم بەرنامەیە دایبەزێنیت وەروە GTA ڤایستی کە ڤیدیۆکیشم لەسەر کرد لەسەر یاریەکە ڕیڤیومان کرد کە چەند کێشەیەکی تێکەوت و لایک و ڤیوی بۆ داهات بەڵام نەدەنووسرا ئەمەش کێشەیە کە جاربار لە یوتیوب ڕوودەدات ڤیدیۆی پێش ئەویشمانی بۆردەرلاندەکە ئەویش کێشە تێکەوت نزیکەی 15 لایکی بۆ هاتبوو بەڵام تەنها 4 یان 5 لایکێک نووسراوە تاکو ئێستاش یاری GTA ڤایستی ژوای بەسەر هات 1 لایکی بۆ هات بەڵام هیچی نەنووسرا تەنها 4 لایک وەبزانام ئەگە بوو بێت بە 5 نووسراوە ئەگەنا هیچی تر نانووسرێ نازانم بۆ کێشە زۆر جار لە یوتیوب ڕوودەدات ئێستا یاریەکە دەتوانین بە فری دایبەزێنیت یاریەکە زۆر شازە بە ستۆریەوە بە هەموو شتێکەوەیە هیچ کێشەیەکی نییە تاوان ئاگاداریەوە بن کە یاریەکە دادەبەزێنی ئاگاداری ڤێژنەکەی بە ئەوە دیارە ڤێژنی نوێتری بە هاتووە تازە هاتووە 27 ملیۆنیش دایبەزانەوە نەخێر ئەمە ڤێژنە نوێیەکەیە ئێوەی ئێمە ڤێژنی کۆنەکەی زیاتر دابەزیوە چەندین یاری تر کە دەتوانین ئێستا ئۆدوۆرد تاو ئۆتۆیۆت کە لە ئەو هەو نییە ئەو هەوە کە یەکێکە هەروەک دەبین ئەگەر ئێستا ئۆدوۆرد لە پلەیستۆر داوایکەین نرخەکەی 3 دلارە 3 دلارە بەڵام لەوێن دەرەوە هەروەک دەبینن بە فریە کاتێک دایدەبەزێنین بە فریە بەڵام ئێستا داوانلۆدی ناکەم دواتر داوای دەکەم ئەگە داوانلۆدم کرد یاری ئۆدوۆردتان بۆ دەکەم بە ڤیدیۆیەک ئێستاکەش ئەمەش فێرکاریەوە بوو کە چۆن یاریەکانی بە پارەیە بە فری داوانلۆدی بکەین لە ڕێگای بەرنامەیە ئەپتۆیدەوە ئەم بەرنامەیە دەتوانیت یاریەکە داوانلۆد بکەیت لینکەکەش لە دیسکریپشن دادنێم بڕۆن و داوانلۆد دایبەزێن و یاریەکانی خۆتانی پێ داوانلۆد بکەن هیچ کێشەیەکیشتان ناوێت ئەگەر جاربار کێشە شتێکەوت ئەوە دووسێ جار دووبارێکەنەوە لە داوانلۆدکردن جاری وایە هەر دەنووسێت 0 لە سەدا 0 بەڵام تو نازانیت جاری وایە 2 ساعت 3 ساعت ئەگەر لە داوانلۆدەکە بەجێبێریت ئەگەر خەتەکەت خاوە بێت ئەوە داوانلۆدەکە دەڕوات بەڵام لەوانەیە نەنووسرێت چکە جاروبار شتی وان بەسەر هاتووە ئەمەش گلیچێکە لە ناو بەرنامەکە جاروبار ڕوودەدات هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت لایک و سەبسکرایبتان بێتێت وەردووە ڤیدیۆکە شێکم بە هاوڕاتان تاکۆوان سودی لێوەرگرن تا ڤیدیۆکە تر و کاتێک تر خواتان لەگەڵ